لە ساڵی 2024دا کۆمەڵێک ڕووداوی سەرنجڕاکێش لە تۆپی پێدا ڕوویدا کە سەرنجی زۆرێک لە هەنجەرانی تۆپی پێی بۆ خۆی ڕاکێشا. یەکێک لەو ڕووداوە سەرنجڕاکێشانەی لەم هاوینە تەواوی جیهانی سەرسام کرد بردنەوەی جامی نەتەوەکانی ئەوروپا بوو لەلایەن هەڵبژاردەی ئیسپانیاوە، چونکە پێش دەستپێکردنی پاڵەوانێتیەکە لاڕۆخا بە یەکێک لە پاڵێوراوەکان دادەنرا. لە ڕووداوێکی تردا لیۆنێل مێسی لە ساڵی 2024 توانی سەرکردایەتی تانگۆ بکاو بۆ جاری 16ەم نازناوی کوپا ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ بۆینس ئایرزی پایتەختی وڵاتەکەی، بەڵام ڕۆناڵدۆ هەر لە هەمان ساڵدا سەرکەوتوو نەبوو لە بردنەوەی دووەم نازناوی یۆرۆ بۆ پۆرتۆگال. یەکێکی تر لەو بابەتانەی مشتومڕێکی زۆری بە دوای خۆی داهێنا پێدانی خەڵاتی باڵۆندۆر بوو بە ئەستێرەی ئیسپانی ڕۆدری، چونکە تاوکو چەند کاژمێرێک پێش دەستپێکردنی ئاهەنگەکە تاکە براوەی خەڵاتەکە ڤینیسیۆس جۆنیۆر بوو، بەڵام لە کۆتاییدا ڕۆدری هێرناندزی ئەستێرەی مانچستەر سیتی بۆ جاری یەکەم بووە باشترین یاریزانی جیهان. لە بەرامبەردا بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بۆ جاری 15ەم لەلایەن ڕیاڵ مەدریدەوە، هەروەها بردنەوەی جامی جیهانیانەکان هەر لەلایەن مێرەنگیەوە یەکێکی تر بوو لەو ڕووداوە سەرنجڕاکێشانەی ساڵی 2024 و لە هەمان کاتدا بردنەوەی نازناوی یۆرۆپا لیگیش لەلایەن ئەتڵەنتاوە یەکێکی تر بوو لە ڕووداوەکان. ڕووداوە جیاوازەکان بەردەوامیان هەیە. یەکێکی دیکە بردنەوەی نازناوی پریمەر لیگ بوو لەلایەن مانچستەر سیتی و بردنەوەی خولی ئەڵمانیا لەلایەن بایر لیڤەرکوزن و هەرچی لالیگا و خولی ئیتالیا ڕیاڵ مەدرید و ئینتەر میلان بوونە پاڵەوان. یەکێکی تر لەو بابەتە گەرمانەی لەم ساڵدا لێکدانەوەی دروست کرد خەڵاتی زەبێز بوو کاتێک ڤینیسیۆس جۆنیۆری ئەستێرەی ڕیاڵ مەدرید پاش بێهیوابوون لە بردنەوەی باڵۆندۆر توانی خەڵاتی زەبێز بباتەوە. لەسەر ئاستی یاریزانان ڕوودا و بابەتە سەرنجڕاکێشەکان درێژەیان هەبوو. لەم ساڵدا وازێنانی تۆنی کرۆسی ئەستێرەیانەی ڕیاڵ مەدرید لە تەمەنی 34 ساڵیدا دەنگدانەوەیکی گەورەی دروست کرد، چونکە ئاستی کوڕە ئەڵمانیەکە پێی دەوتین هێشتا قاچەکانی دەتوانن چەند ساڵێکی تر چێژ ببەخشن و بەردەوام بن لە یاریکردن. لە هەمووی گرنگتر و سەرنجڕاکێشتر ڕووداوێک لەم ساڵدا ڕوویدا کە ڕێڕەوی تۆپی پێی بە شێوەیەکی بەرچاو گۆڕی، ئەویش پەیوەندیکردنی کێلیان ئەمپاپەی ئەستێرەی فەڕەنسی بوو بەیانەی ڕیاڵ مەدرید، چونکە چەندین ساڵە دەنگۆی ئەم گرێبەستە بڵاو ببەوە، بەڵام ساڵی 2024 بووە ساڵی ڕوودانی ئەم گرێبەستە و لە ئێستاشدا یاریزانەکە بە پێی کات لەگەڵ مێرەنگی دەستی کردووە بە گونجان و گۆڵ تۆمارکردن.